زەنگی ساڵی نوێی خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستان لێدرا. ئەمساڵ بە پشتبەستن بە ڕێنماییە تەندروستیەکان لە پێش وادەی خۆی دەرگای قوتابخانەکان کرایەوە و بە ئامانجی قەرەبووکردنەوەی خوێندنی ساڵی ڕابردوو دەستکرایەوە بە خوێندنی وانەکان. بەڵام ساڵانە چەندان گرفتی مامۆستایان و قوتابیان هەیە کە بەردەوام دووبارە دەبنەوە. نەبوونی بینای خوێندن و 45 قوتابی لە پۆلێکدا کێشەی دوودەوامی و سێدەوامی و ئامێرەکانی فێنکەرەوە و سوتەمەنی بەشێک لەو کێشانن. هەنگاوەکانی چارەسەرکردنیان لاوازە. بۆ نمونە کێشەی کەمی بینامان هەیە تا ئێستا ساڵانە ئەم کێشەی بەردەوام ئەبێتەوە و چارەسەرکردنیشی زۆر زەحمەتە. حکوومەت پلانی نییە بۆ دروستکردنی بینایی نوێ، هەروەها دابینکردنی ئەو پێداویستیانی کە بۆ فێنکەرەوە و هەروها گەرمکردنەوەی قوتابخانەکان پێویستە بەداخەوە یان کۆن بوونی ساڵانی پێشوون یاخود حکوومەت وەزارەتی پەروەردە نەیتوانێت بەپێی پێویست ڕابگا بەوەی کە قوتابی خوێندکار لە زستانە سەرمای نەبێ لە هاوینە گەرمای نەبێ، جگەل لە پێداویستەکانی تری وەکو پەرتووک و هەروەها قرتاسی و ئەمانە کە بەڕاستی بەپێی پێویست نییە. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ نیگەرانن لە خەمساردەی حکوومەت بەرامبەر کێشە پەروەردەییەکان. بەرپرسی ئەنجومەنەکە باز لە چەندان گرفتی پەروەردە دەکات لە ئاسنووری پارێزگای سلێمانی، لە ناویاندا نەبوونی قوتابخانە و نۆژان نەکردنەوەی بیناکۆنەکان و نەبوونی مەرجی سەلامەتی بەشێکی دیکەیان. گر و گرفتی پەروەردەییمان زۆرە، گر و گرفت لە قوتابخانەکانە زۆرە. بۆ نمونە کەمی بیناکان، کۆنی بیناکان، نەبوونی خزمەتگوزاری پێویست، هەروەها دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکانە. ئەمانە هەمووی گرفتن بۆ مامۆستایان، ئەمانە هەمووی کێشە و گر و گرفتن. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت ئەوان نەک تەنها کێشەی کەمی بینایان هەیە و ڕێژەیەکی زۆر دوودەوامیان هەیە، بەڵکو بەشێکی زۆر لە قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. جگەلەوە سلێمانی پێویستی بە بینای نوێ هەیە، پێویستە ئەو گرفتانە چارەسەر بکرێن تا پرۆسەی پەروەردە ڕێڕەوێکی باشتر بگرێتە بەر. 2014 تا ئێستا هیچ قوتابخانەیە دروست نەکراوە. ئەمەش بۆ خۆی ئێمە بڵێن و نەڵێن لەوانەیە توانین بەیانێت لەولا قوتابخانەیەکمان نۆژەن کرد بێت و بینایەکمان تەواو کرد بێت کە ڕێژەیەکی کەمیمەوە یا خێرخوازێک مەکتەبی کرد. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە 7 ساڵە نەمانتوان بینا دروستکەین بتوانین پۆلەکانی خوێندن کەم بکەینەوە. خەڵک زیاد دەبێت، ژمارەکان زۆر دەبێت لەبەرەوەی ئەوە یەکێکە لە گرفتە سەرێکەکە. دوو دەوامی زۆربەی قوتابخانەکانمان دوو دەوامیە، تەنها گوند و شوێنەکانی کە نەبێ گوند و شوێنە دوورە دەستەکان یەک دەوامیە، بەڵام سێ دەوامیمان لە ناگاتە پەنجەکانی دەست. لە 2014ەوە حکوومەتی هەرێم هیچ قوتابخانەیەکی نوێی دروست نەکردووە. زۆربەی ئەوانەی دروست کراون و نۆژەن کراونەتەوە لەسەر ئەرکی خێرخواز بووە. لە سلێمانی 27 قوتابخانە ماوەی 5 ساڵە دەست بە دروستکردنی کراوە، بەڵام بەهۆی دابین نەکردنی بودجەوە کارەکانیان وەستاوە. دەیان قوتابخانە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و پارەی بۆ تەرخان ناکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.